لە سەروبەندی نزیکبوونەوەی ڕزگارکردنەوەی مووسڵ فەرماندەکانی پێشمەرگە لە کەرکووک ڕای دەگەێنن هێزی پێشمەرگە لەو پەڕی ئامادەباشیدایە بۆ بەشداریکردن لە پرۆسەی ڕزگارکردنەوەی ئەو ناوچانەی هێزی پێشمەرگە بەشێک دەبێت لە پلانی ڕزگارکردنەوەیان لە سنووری هەردوو پارێزگای نینەوە و کەرکووک. هێزی پێشمەرگە 100% ئامادەکاری کردووە هەرچی پێداویستی هەیە بۆ هێرشکردن بۆ ڕزگارکردنەوەکانی هەموو سنوورەکانی مادەی 140 چ لە باشووری کەرکووک چ لە ناوچەی مووسڵ ئامادەکاری تەواو کراوە هەموو ئامادەین ورەی پێشمەرگە زۆر بەرزە ماوەتەوە سەر سەعاتی سفر و تەنسیقکردن لەگەڵ هێزی هاوپەیمانان و دەوڵەتی عێراقی. ئێمە وەک هێزی پێشمەرگەی کوردستان چاوەڕی فەرمانی سەروی خۆمانین هەموو کات نەگەێستا هەموو کات ئامادەی لە سەنگەرەکانی خۆمانەوە بۆ پێشەوە بەرەو سەرکەوتنی یەکجارێکی ئێمە قەت نەترساوین لە دژمنانمان. سەردەمێک چاوسورکردنەوەی عەبدولئەمیر زێدی و محەممەد خەڵەف قایت فەرقەی دوانزە و چەندین شۆڤێنی تر نەیتوانی هێزی پێشمەرگەی کوردستان لە سەنگەرەکان بجوولێنێ. ئێستەیش ناجوولێن و ئامادەین بەرەو پێشەوە بۆ سەرکەوتنی یەکجاری. فەرماندەی محوەری باشووری کەرکووک ئاشکرای دەکات پلانەکان بۆ ڕزگارکردنەوەی مووسڵ و حەویجە تەواو کراون و هێزی پێشمەرگە تا ئەو شوێنانە بەشدار دەبێت کە لە چوارچێوەی پلانی ڕزگارکردنەوەی ناوچەکە نەخشەی بۆ دانراوە. هەموو شتێک حازرە نەخشە و پلانی تەواو لە بەردەستی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ ڕزگارکردنی حەویجە و مووسڵ و هەمووی ئەوە دەمێنێتەوە سەر قەراراتی سەرو کە ئەو ڕۆژەی دەستپێکا دیارە پێش هەموو کەسە ڕاگەاندنەوە ئازانن. کورد دەڵێگە سەنگەرتە بوو دیفاکردنش ئاسانە بۆیە ئێمە بۆ هیچ کەسێکی بەجێ ناهێڵین ئەم شوێنانە بە خوێنی ئەو قارەمانانە بە ماندووبوون و بە عەزێتدان و بە غەدر و زوڵمەکانی ئەسیرەکان بەدەست هاتووە و بە دڵنیاییەوە هێزی پێشمەرگەی کوردستان تا کوردێک بمێنێ لێرە ئەمێنێتەوە. هێزی پێشمەرگە ڕای دەگەێنن سەرباری هەماهەنگی بۆ ڕزگارکردنەوەی مووسڵ و حەویجە پێشمەرگە پاشەکشە ناکات لەو ناوچانەی کە بە خوێن ڕزگاری کردووە. ئاسو یاسین، کورسات نیوز، کەرکووک.